بەڵێ دکتۆر بەڕاستی ئەگەر جوان یعنی وردبووینەوە لەسەر شتەکان مچینە لە بۆ هەندێک کەسی یعنی غەریبی و علامەت ئیستیفهام و شتیوا دروستکە لە مێشتیا ئێمە دکتۆرەمان نییە لە موزیکی ئەخوت موزیکۆلۆژی و شتیوا من یەکەم کارم کە دکتۆرا بوو لە زانکۆی بۆڵۆنی ئیتاڵی دەرمینە بە ناوی ناسنامەی موزیکی گەلەری یاخوت ملی کوردی ئەوە وەکو بلەی بەحسی یەکەمم بوو ئەوەی دووەم وەکو پۆست دکتۆرا کە لە سویسرا کردم وەکو پۆست دکتۆرا دەبایە یعنی قبول بکرێ بەڵام ئەویش وەکو دکتۆرا PhD پێ دەڵێن وەکو زارۆزمانی ئەکادمی لە زانکۆی زوریخی سویسری بە ناونیشانی موزیکی کوردی شێواز و بنەماکانی یعنی وەکو ڕێزمانێک دەبێتن لە بۆ موزیکی کوردی ئینشاءالله هەوڵ دەدەین ئەو شتانە کە بکرێن.